خۆی گوندی کانیمەران گوندێکی کۆنا زۆر کۆنا لە قەرەنیاغا و گرجان و ئەوانەش کۆنترا ئەو لەقلەقانەش لەو کاتەیەوە کە من فکرم کردوتەوە و منداڵ بوومە هەر ئەدێرەش لەدایک بوومە ئەوە ئەو لەقلەقا هەر هەبوون لەو کانیمەرانی پێشێ ئەو ئامودە نەبوون لەسەر داری قەبرەستانێ بوون دارێ مەلاوسویان پێدەگوت دارەکە زۆر گەورە بوو دوو دار بوون لەسەر هەرتوک دارەکان هێلانەیان کرد بوو هەر لقە و هێلانێکی خۆی لەسەر بوو هیچیشی نایەڕێ ئێکی دیکە بێتە سەر هێدانەکەی خۆی ئەوە زۆریان پێ ناخۆشە ئەوجا بۆ مەسەلەی ژیان و ئەوە بەچکە هەڵێنانیش بەچکەیان دوو بەچکەیان هەیە دوو بەچکە ئەو دوو بەچکانە کە هێلکەیان کرد ئەو لەسەری دەکەوێت ئەگەر برێن نێرەکە ماندوو بوو نێرەکە لەسەری دەکەوێت نێرەکە ماندوو بوو نێرەکە لەسەری دەکەوێت ئەوجا سێبەرێ لێکیش دەکەن سێبەری لێک دەکەن لە کاتی گەرمای باڵانی بۆ پشت دەکە و سێبەری لێ دەکە زۆر لە مێژە لە گوندەکەی مەنا پێشێ وایان پەرەنەستان بوو کەمەک بوون بەڵام دوایی کە ئەو ئامودانە سەخان و ئەو ئامودانە دروستکردان بەڕاستی پەریانستان هەموو ئامودەکان چاپێت هێلانەی پێوەدا لەو زمانەیەوە لێرەنا لە دەوری بەخوای دەوری 63 بوو 1963 ئەو ئازێڵەکان لە گوندی کانیمەرانە بەڵام حەقەتە کەم بوون زۆر کەم بوون ئەو ئازێڵەکان سپەتەکەیان وایە یعنی دەگەڕێن کانیمەران ماری زۆر بوو دەگەڕێن ئەوە دەخورێنەوە کە ماریان دی دوندێکی لێتە بزەری دەن بەسە زمانن فەقیرن عالەم حەقەتەن خۆشیان دەوێن دەچن تەماشایان دەکەن مەسەلەن بڵێ ئەوەیە زەریان نییە هیچیان نییە قازانجیا هەیە زەریان نییە قازانجەکەی ئەوەیە هەچی مالە کانیمەران نییە هەمویان خوارد بۆ مەدەقەی ماکی زۆر جوانەیە ئێستا بڵێ مەسەلە ژێ دەگوازنەوە 50 قەت 6 قەتەوە لە ئاسمانێ سوڕێنەوە ژێ دەگوازنەوە تێگەشتی مەسەلەن بڵێگە تازیشان دەبێ لە دەنیشن یعنی مەسەلەن ئازێڵەکان لێ دەمرێ دەنیشن بە کۆمەڵ ڕادەوەسن لە عەرزەشی هەمووی دەورێ خڕ دەبنەوە ئەوە بەنا مەسەلەی ئەگەر ژێ دەگوازنەوە لە ئاسمان دێ و دەچن